بەڵە خۆشەویستان ئەچمان لای تۆری ئەمڕۆی پرۆگرامەکەمان بێگومان قسە و باسکردنە لە ستەریەکێک لە بڵاوکراوە نوێیەکان کە ئەویش کتێبێکی بەنرخە کە کتێبێکی قەبارە گەورەیە کە ئەویش کەشکۆڵی نەجمەدین مەلا بە ناوی یادی شەوێکی بەکرێجۆ کە بە سەرپەرشتی زۆر بەڕێز نووسەر خەلیل عەبدوڵڵا و هەروەها پێداچوونەوە و هەڵبڕی و ڕێنووسی و عوسمان محەممەد هەورامیە بێگومان ئەم کتێبە ناوەڕۆکێکی یەکجار بە نرخی هەیە کە کەشکۆڵێکی دەستنووسی مامۆستا نەجمەدین مەلایە کە نزیکەی 400 لاپەڕەیە و بەشێکی زۆری دەستنووسەکان بێگومان با بڵێن بە خەتێکی زۆر جوان و بدەستنووسێکی زۆر پاک کە مێژوویەکی با بڵێن کۆنی هەیە دەگێڕێتەوە و ئەمە ژیاننامە و هەروەها شعری چەندین شاعری گەورەی کلاسیکی لە خۆیەگرێت. قسە باسی زیاتر لەسەر ئەم کتێبە بە نرخا و هەروەها ناوەڕۆکی ئەم کتێباکەم لەگەڵ زۆر بەڕێز خەلیل عەبدوڵڵا نووسەر کە لە ڕێی تەلەفۆنەوە لە شاری هەولێرەوە لەگەڵمە لە سودوی هەولێر. کاک خەلیل سڵاوت لێبێ، ئەم کاتت باش. سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. سڵاو لە تۆش. ئەم کتێبەت با بڵێن ناوەڕۆکەکەی و دەستنووسەکان باسێکی ئەومان بۆ بکە کە دەستنووسەکانت چۆن دەستکەوت و لە ڕێگەی چێوە دەستنووسەکانت دەستکەوت؟ ئەم کەشکۆڵێکی مامۆستا نەجمەدین مەلایە کە ساڵی 1954 بۆ عینبەسۆزی شاعری نووسیوە. کەشکۆڵەکە ژیاننامە و ژیاننامەیەکی کورت و نمونەیەک لە شێعرەکانی 57 شاعری کلاسیکی لە خۆگرتووە. ئەم کەشکۆڵە من لەگەڵ برای خۆشەویستم کاک محەممەد مەردان لە 15 نیسانی 2007 سەردانی نووسەر و ڕۆژنامە نووس کاک بەیاد عەبدولقادرمان کرد کە نەخۆش بوو و لە هەواڵی تەندروستیمان پرسی. ئەویش دوو دەفتەری مامۆستا نەجمەدین مەلای یامێ کە 400 لاپەڕە بوو کە شعری ئەو شاعرانەی تێدا بوو، ژیاننامەکانی تێدا بوو. منیش نەکەمان تایپمان کردەوە جارێکی تر کەشکۆڵەکە و مامۆستا عوسمان هەورامی پێدا چۆوە لە ڕووی ڕێنووس و کردی بە ڕێنووسی ئێستا و لە ڕووی هەڵەچنی و لە ڕووی ڕێخستنەوە ڕێکی خستەوە. دوایی کەشکۆڵەکە چاپ کراوە ئێمە هەم بە تایبکراوی و بە ڕێنووسی ئێستا و دەستنووسەکەش وەکو بەڵگەنامە لە پاشکۆی کتێبەکەیە دانراوە کە کتێبەکە کتێبێکی گەورەیە هەمووی 1010 لاپەڕێ. زۆر باشە. یادی شەوێکی بەکرێجۆ بۆ خۆی لە ساڵی چەنە نووسراوە و هەروەها ئەم دەستنووسانە چۆن دەست ئەو کەوتووە، بۆچی لە لای ئەو بووە؟ ئەم کەشکۆڵە تەمان بە ناوی یادی شەوێکی بەکرێجۆیە. مامۆستا نەجمەدین مەلا لەگەڵ شاعری ناودار مامۆستا عینبەسۆز سەیرانێکیان کردووە. ئێوارەی 12 ئابی 1954 چوون بۆ ناو باخەکانی بەکرێجۆ ئێوارە و شەوێکی خۆشیان بەڕێ کردووە. مامۆستا نەجمەدین مەلا وەکو یادگارێکی ئەو شەوە وەکو ڕێزێنانێکیش لە عینبەسۆزی شاعر دەستی کردووە بە نووسینەوەی ئەم کەشکۆڵە و لە 13 ئەیلولی 1954 پەیای کردووەوە. ئەمە لە ئەرشیفی مامۆستا عینبەسۆزا بووە. مامۆستا بەیاد عەبدولقادر کە کەس و خزمی ئەوە لە ڕێ ئەوە لای ئەو بوو و مامۆستا بەیاد عەبدولقادر خۆشی بایەخی بە مامۆستا نەجمەدین مەلایە و ساڵی 79 کتێبێکی لەسەر مامۆستا نەجمەدین مەلا نووسیوە. ئێمە دەستنووسەکەمان لە ڕێی مامۆستا بەیاد عەبدولقادرەوە دەستکەوت کە ئەمە یادگاریەکی مامۆستا نەجمەدین مەلایە کە بۆ عینبەسۆزی شاعری نووسیوە. بەڵێ، پرسیارەکەی من ئەوە بوو بۆچی ئەم دەستنووسانە لە لای شاعری گەورە مامۆستا نەجمەدین مەلا بووە. ئەم دەستنووسانە بۆ خۆی ئەو شعرانەی نووسیوەتەوە، ژیاننامەی ئەو شاعیرانەی نووسیوەتەوە.
مامۆستا نەجمەدین مەلا کەشکۆڵی زۆرە، چەندین کەشکۆڵی هەیە کە نووسیوێتەوە لەسەر ژیاننامەی شاعیر و نووسەرەکانەوە. ئەوانە سەرچاوەیەکی بە نرخ بوون بۆ چاپکردنی دیوانی ئەو شاعیرانە. ئەمەی کە ئەم کەشکۆڵە کە بە ناوی یادی شەوێکی بەکرەجۆیە، ئەمە بە تایبەت بۆ مامۆستا عین بەسۆزی نووسیەوە، وەلای مامۆستا عین بەسۆز ماوەتەوە و دوای ئەوە کە مامۆستا عین بەسۆز کۆچی دوایی کەوتۆتە لای کاک بەیاعەد عەبدولقادر، ئەویش بە ئێمەی بەخشی بۆ ئەوەی چاپ بکرێت. زۆر باشە. ئەو شاعیرانە کێن یاخود دیارترین ئەو شاعیرە کلاسیکانە کێن کە بەرهەمەکانیان لەناو ئەم کەشکۆڵەدا بوونی هەیە؟ ئەم کەشکۆڵە 57 شاعیری کلاسیکی لەخۆ گرتووە. شاعیری ناوداری تایە وەکو پیرەمێرد، وەکو بێکەس، وەکو ئەحمەد موختار، وەکو حاجی قادر، وەکو بێسارانی، وەکو ئەمین زەکی، شێخ ڕەزای تاڵەبانی، زێوەر. بەڵام هەندێک شاعیریشی تایە کە من ینی زۆر ناسراو نین و لە مەجای ئەدەب و ئەوانەیە نەناسراون، وەکو ئینجە گەڵاڵی، وەکو حیکمەت، وەکو ینی هەندێک شاعیری ترکە زاهیر، شەوقی، ئەمانە ینی دوو جۆرە. ئەوانە هەندێکیان ئەوانەی کە بوو باسم کرد کە هەمووی شاعیری ناسرا و ناودارن و ئەوش بەشێک لە ژیان نامەکانیان و نووسیوەتەوە، نمونەیەک لە شێعرەکانیشی لە کەشکۆڵەکەیە نووسیوەتەوە. بەڵێ، بێگومان دەستنووسەکانیشیت وەکو خۆی لەناو ئەم کەشکۆڵەیە جێ کردوێتەوە و دادناوەتەوە جارێکی تر. ئەگەر گوێت لە من بێت، پرسیاری ئەوەم کرد یاخود باسم لەوە کرد کە بەشێکی زۆر لەو دەستنووسانە کە بەدەست و قەڵەمی خۆی نووسراونەتەوە تو جارێکی تر لەناو ئەم کەشکۆڵەیە جێت کردوێتەوە. بەڵێ ئێمە وەکو باسم کرد پێشتریش، ئێمە کەشکۆڵەکەمان جارێکی تر نووسیەوە. مامۆستا عوسمانەوە بە ڕێنووسی ساڵی 54 نووسراوە، زیاتر وەکو ڕێنووسی عەرەبیە و ئەمانە. بەڵام مامۆستا عوسمان هەورامی کردی بە ڕێنووسی ئێستا بۆ پەراوێزی بۆ نووسیوە ڕوونکردنەوەی داوە لەسەری، وەکو بەڵگەنامەیەکی مێژوویش، وەکو یادگارێکی مامۆستا نەجمین مەدا حەزمان کرد هەم کۆپی هەموو دەستنووسەکە وەکو پاشکۆیەک لەگەڵ ئەم کەشکۆڵەیە دامان ناوەتەوە، هەمووی بۆ ئەوەی کەسێکی باحێز یا کەسێکی توێژەر بێوێ لێکۆڵینەوە لەسەر ئەم کەشکۆڵە بک بچێتەوە سەر نوسخە ئەسڵەکە کە بە خەتی مامۆستا نەجمەدین مەلا نووسراوە. زۆر باشە. هیچ دەستنووسێک یاخود هیچ پارچە شعرێکی شاعیرانی تایە کە پێشتر بڵاو نەکرابێتەوە؟ وڵایی من نازانم هینی تایە، بەڵام هەندێک شێری تایە ینی من بۆ یەکەم جارە ئەی بیستم شێری ئەو شاعیرانەی سا هەندێک شێری تایە کە ئەمە لە ئەکادیمیای کوردی ژێمە خوێندنەوەیەک بۆ ئەم کتێبەکرا، جێگەی ینی بۆ جێگەی بایەخی هەندێک لە نووسەران و ڕۆشنبیرانی کە لەو کۆڕەیە بەشداریان کرد. بۆ نمونە شعرێکی شێخ ئەحمەدی شێغەنی کە مامی شێخ نووری شێخ ساڵحا کە لە ساڵی 1925 نووسیوێتی، ئەو شعرە تەمان لەو مەرحەلەیە ئەوانە زۆربەی شعرەکان شعری نیشتیمانی و شعری نەتەوەیی و داوای سربەخۆیی کوردستانەکەن. بەس ئەم شعرەی شێخ ئەحمەدی شێغەنی شعرێکە کە زیاتر مەدحی عێراق و گەڕانەوە بۆ عێراقەکە. دەگەر ینی مەجال بێ من ئەتوانم هەندێکی بخوێنەوە. فەرموو. شێخ ئەحمەدی شێغەنی ساڵی 1925 ئەم شعرەی نووسیوە و لەم کەشکۆڵەیە بڵاو کراوەتەوە و دواییش دیوانەکەی لەلایەن کاک سدیق ساڵح ئامادە کراوە لەلایەن بنکەی ژینەوە بڵاو کرایەوە. ئەم شعرە زۆر جێگەی سەرنجە کە لەو کاتا نووسیوێتی، ئەڵێ بۆ ژین ئەگەڕێم خەڵقە ژیانم لە عێراقە، بێپەردە ئەڵێم ئەمن و ئەمانم لە عێراقە، بەغدایە لە بۆ ئەم وەتەنە بابی مرادە، جێی سەرفی و خوری و تووتنەکانم لە عێراقە، چی لێەکەم ئەم سەعلەب و مازوو کەتیرە،
ئەی نێرمە کێ شێتە کەنانم لە عێراقا تا شعرەکە تەواوە بێت ینی زیاتر ئەمە شعرێکە مەدحە بۆ عێراق و گەڕانەوە بۆ عێراق و ڕێکەوتن لە گەڵ عێراقا کە لەو سەردەما 4 ساڵە دەوڵەتی تازەی عێراق دامەزراوە زۆربەی شاعیران و نووسەرانی تر جەختیان لە ئیستیقلال و سربەخۆیی کوردستان کردوێتەوە لەو کاتەیە. بەڵێ لەناو ئەم کەشکۆڵەدا هیچ بەرهەمێکی نەجمەدین مەلا بێگومان مەبەستم لە بەرهەمە شعرەکانیەتی بوونی هەیە لەناو ئەم کتێبە؟ هەندێک نمونەی شعری خۆشی تایە تا لە پێشەکی کەشە هەندێک شعری هینی تیهی خۆی تایە هی مامۆستا نەجمەدین مەلا. بەڵێ. بەڵێ. هەتا بە شعرێکی زۆر جوانی شێخ مەحموود حەفید دەستی پێکردووە کە ئەڵێ پارێز دەکەم بە هیممەتی حەیدەر حقوقی کورد تا ئالی خۆم بە گیانی پێغەمبەر فیدا ئەکەم ئەگەر ئینکاری حقوقی قەومی کورد بکەن عەرەب بە بێشوبهە نوێژی مازیم بە کوردی قەزا ئەکەم. وەش فینێکی خۆشی تایە ینی بەیتێکی یعنی شعرێکی زۆر جوانەهی مامۆستا نەجمەدین هەر لە پێشکیا و نووسیوە کە لە 12 کانونی یەکەمی 54 نووسیوێتی ئەڵێ سەیرە ئەمرم و شێوەم ئەنوێنێ شتی ڕاز ئەڕوا و وێنە ئەمێنێ معلومە مردن ژیان ئەیهێنێ مردن گیاندار بێ هەیکەل نامێنێ. چەندان نمونەی شاعیرانی تری تایە کە لە کەشکۆڵەکەدا بڵاو کراوەتەوە. دەستەکانتان خۆش بێ زۆر بەڕێز و سەرخەلیل عەبدوڵڵا سوپاس کە لە ستۆدیۆی هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ. بەڵێ خۆشەویستان وچانێک و دێینە وڵاتان.